ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. بەمەبەستی پیرۆزکردنی 41مین ساڵیادی هەڵمەتی 15 ئاب لە ناوچەی باغجەلاری ئیستانبول بە پێشەنگایەتی ئەنجومەنی گەنجانی دەم پارتی ڕێپێوانێکی جەماوەری بەڕێوەچوو لە میانی ڕێپێوانەکەدا بە بەردەوامی دروشمی بژی ڕێبەراپ و هەزاران سڵاو لە ئیمراڵی و بژی بەرخۆدانی زیندانیان وترانەوە. هاوڵاتیان بە هەڵگرتنی پانکارتێک کە لەسەری نووسرا بوو بە ڕۆحی ئەگید و ڕێبازی زیلان کۆمۆنەکان و ئەنجومەنەکان دادەمەزرێنین لە بەردەم بینایی لقی باغجەلار کۆبوونەوە و ئاهەنگیان گێڕا. سەرەڕای ڕێگەریەکانی پۆلیس چالاکوانان باوتنەوەی دروشم و داخستنی شەقامەکان و ڕێپێوان بەرەو گۆڕەپانی ئاغجەلار ڕێگادەکەیان کردەوە. ئۆپەراسیۆنی چارەسەری سروشتی سەر بە هاوپەیمانیەتی نێودەوڵەتی سەبارەت بە پشتیوانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا پەیامێکی گرنگی بڵاو کردوتەوە. ئۆپەراسیۆنی چارەسەری سروشتی بڵاوی کردوتەوە کە گرنگ نییە لە ئاسمانیان لە زەوی شەڵ دەکەین، گرنگ ئەوەیە هەسباب بە هێزیمان دەکرێت. لە پەیامەکەی هاوپەیماناندا باس لە پشتیوانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسە دەکراوە و دەڵێن هەڵە مەکەن، هاوبەش و هاوپەیمانەکانمان سەقامگیری و ئاسایشی ناوچەکە مسۆگر دەکەن. ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یارەکە لە ڕاگەیاندراوێکدا شەهید بوونی کەری لە هەڵمەت هەڵەبجەی ئاشکرا کرا لە ساڵی 2023 لە چیای ئاسۆس شەهید بووە. یارەکە ڕای دەگەێنێت هەواڵمان با فیداکاری و ڕەنجی خۆیەوە بەشداری لە ڕیزەکانماندا کرد و هەوڵیدا بەرامبەر بە هەموو هێرشەکان ببێتە وەڵام. هەروەها یارەکە ڕاگەیاندووە لە وەکو یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان سەرخۆشی لە خانەوادەی هێژای هاوڕێکەمان و تەواوی گەلی باشووری کوردستان دەکەین و بەڵێن دەدەین ئەو هیوا و تێکۆشانەی کاپەڕێیان بردووە بەسەرکەوتن تاجدار بکەین. ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوە تا ڕوو. شاهید سیروان بە ناسناوی هەڵمەت هەڵەبجە لە هەڵەبجە لەدایک بوو لە 2023 لە چیای ئاسۆس شەهید بووە. لە شاری ستراسبورگی فرانسا چالاکوانان و وڵات پارێزان بە مەبەستی شەرمەزارکردنی گەمارۆکانی سەرکەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی مەخموور هەروەها بڵاوکردنەوەی زانیاری سەبارەت بەو بابەتە ستاندی ئاگادارکردنەوەیان دانا. لە ستاندەکەدا بڵاوکراوە و زانیاری سەبارەت بە دۆخی مەخموور دابەشکران و چالاکوانان ئاڕایان گەیان شارەکان بۆ سەر خەڵکی مەخموور قبول ناکەین و بەردەوام دەبین لە بوون بە دەنگی ئەوان. هەر لە بەردەوامیشدا داوایان لە دامەزراوە پەیوەندیدارەکان کرد بێ دەنگی خۆیان بشکێنن بەرامبەر بەو نادادی کە لە بەرامبەر خەڵکی مەخموور بەڕێوە دەچێت. چالکێکە لەلایەن خەڵکەوە پێشوازێکی زۆری لەکرا و دوای بڵاوکردنەوەی زانیاریەکان باوتنەوەی دروشم چالاکیەکە کۆتایی پێهات. با پێی زانیاریەکان ئەمڕۆ بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە پیزیشکانی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەی شار بایکۆتیان ڕاگەیاند. ئەوە لە کاتێکدایە تا ئێستا فەرمانبەرانی هەرێم موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو هەروەها مانگەکانی حوزەیران و تەمموزی ئەم ساڵیشیان وەرنەگرتووە. بەیانی ئەمڕۆ تیمێکی تایبەت لە گۆڕستانی خەسفەی مووسڵ گۆڕێکیان هەڵدایەوە کە تەرمی چەند قوربانێکی دەستی چەتەکانی داعشی تێدا بوو. هەروەها ئەو گۆڕە بە یەکێک لە گەورەترین گۆڕە بە کۆمەڵەکان دادەنرێت لە مێژووی مرۆڤایەتیدا. پێدەچێت قوربانیانی ناوگۆڕەکە لە هاوڵاتیانی یەزدی بن و لەلایەن چەتەکانی داعشەوە کۆمەڵ کوژکرابن. هەروەها دوای دەرهێنانەوەی ڕووفاتی ئەو هاوڵاتیانە کە ڕەوانی بەغدا دەکرێن بۆ پشکنینی DNA-یان بۆ ئەنجام بدرێت و بناسرێنەوە. جیامەژێ دوای ئەوەی کە چەتەکانی داعش لە ساڵی 2014 بەشێکی خاکی عێراقی داگیر کرد و چۆ ناو شنگالەوە سەدان کەسی کۆمەڵ کوژ کرد و ئاوارە کرد. هەروەها سەدان ژوو منداڵی یەزدی دیکەی گواستەوە بۆ مووسڵ و سووریا و کڕین و فرۆشتنیشی پێوە کرد.
سندیکای کرێکارانی کۆمپانیای پاس لە تاران و دەوروبەری سەبارەت بە پەسەندکردنی سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی زیندانی سیاسی لا زیندانی لاکانی ڕەشت ڕاگەاندراوێکی بڵاو کردوتەوە ڕاگەاند و ئەو بڕیارە نادات پەروەریە لە کاتێکدا دەرچووە کە لە مافی ئامادەبوونی لە دادگا و بەرگریکردن لە خۆی بێبەش بوو. هەروە چالاکیەکانی بە تاوان دانانرێت کە تەنها خزمەتی بە چینی کرێکار کردووە. سندیکای کرێکاران ئاماژە بۆش دەکات کە ئەو بڕیارە نادات پەروەرە هیچ بنەمایەکی یاسایی نییە و هیچ نیشانەیەکی دادپەروەری نیشان نادات تاکە تاوانی شەریفە محەممەدی داکۆکیکردن لە مافەکانی کرێکاران بووە. هەروە باس لەوەش دەکەن کە سزای لە سێدارەدان ئامڕازێکە بۆ سەرکەوتن و سەرکوتکردن و دروستکردنی ترس و تۆقاندن لە کۆمەڵگەدا و دەشڵێن ئێمە داوای هەڵوەشانەوە و ڕاگررتنی سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی و وریشە مرادی و بەخشان عەزیزی دەکەین چونکە کرێکاران و چەوساوەکان لە بەرامبەر ئەم ستەم و تاوانە بێدەنگ نابن. لە ماوەی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و دوای ڕاگەاندنی ئاگرباس ڕژێمی ئێران دەستی کردو بە دەستگیرکردنی هاوڵاتیانی کورد و ئێرانی. لەو چارچێوەیەشدا پارێزەرێکی ئێرانی ڕێگەیان زۆرێک لە دەستگیرکراوەکان پەیوەندیان با سیخوڕیەوە نییە. ڕزا شەفاخا پارێزەر لە پێکەی فەرمی خۆی لە ئیکس سەبارەت بە دەستگیرکردنی 21,000 کەس لە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل ڕاگەاندووە ئەو 21,000 کەسەی کاوتەبێژی پۆلیسی ئێران بانگەشی دەستگیرکردنیان دەکات کە هێندێک گەنجانی پەراوێزخراوی تەمەن 19 و 20 ساڵن بە مەبەستی بەرگریکردن لە خۆیانەوە وێنەی شەڕەکیان بڵاو کردوتەوە. هەروەها دەشڵێت ئەوان نەیانتوانیوە بە مەبەستی پاراستنی گیانی خۆیان تاران بەجێ بهێڵن و زۆرێکیش لە دەستگیرکراوەکان تەنها لە بەروێنەگرتنی هێرشی موشکی و بەرگری ئاسمانی دەستگیرکراون و پەیوەندیان با سیخوڕیەوە نییە. هەروەها ڕزا شەفاخا دەشڵێت دەستگیرکراوەکان زۆرجار لە دەستکەوتنی پارێزەر بێبەش دەکرێن و توێشێنەکانی ئەم جۆرە کەیسانە دادپەروەرانە نین. میدیا جیهانیەکان لەبارەی هێرشێکی نوێی ئیسرائیل بۆ سەری یەمەن ڕایان گەیاندووە کە بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل هێزگەی کارەبای حەزیزیان لە سەنعای پایتەختی یەمەن بردومان کردو. دەشڵێن دوای هێرشەکە دەنگی دوو تەقینەوەی بەهێزیش لە شارەکەدا بیسراوە. ئەوە لە کاتێکدایە کە لە دوای دەستپێکردنی شەڕی حەماس و ئیسرائیل گروپی حوسیەکانی یەمەن پاڵپشتی خۆی بۆ حەماس دووپات کردەوە و لەو چارچێوەیەشدا ناو بەناو هێرش دەکەنە سەر ئەو کەشتیانەی کە بە ئاراستی ئیسرائیل دەچن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.